شەکرە یەکێکە لە نەخۆشیە بڵاوەکان لە جیهاندا. ساڵانە ژمارەیەکی زۆر کەس بەهۆی ئەم نەخۆشیە گیان لەدەست دەدەن. ئەم نەخۆشیە چەندین جۆری هەیە، هەر جۆرێکیان هۆکاری توشبوون پێی جیاوازە. تا ئێستاش زانایانی تەندروستی نەیانتوانیوە چارەسەری بنبڕکردنی نەخۆشیەکە بدۆزنەوە. بەپێی دوایین ئاماری وەزارەتی تەندروستی تەنها لە ساڵی 2017 118 کەس بەهۆی نەخۆشی شەکرە مردوون و زیاتر لە 145,000 کەس لە کوردستان تووشی نەخۆشیەکە بوونە. 5 مانجی یەکەمی 2018 7,038 حاڵەتی توشبوونی نەخۆشی شەکرە بووە لە هەموو هەرێمی کوردستان. لە 2017 ئێمە 144,849 نەخۆشی شەکرەمان هەبووە لە هەرێمی کوردستان و مردوانی 118 کەس بەهۆی نەخۆشی شەکرە مردوون لە هەرێمی کوردستان. ئەوە جگە لەوانەی تر کە نەخۆشی شەکرە بووتە هۆی ئەوەی کە بۆ نمونە لە کارکەوتنی گورچیلیان دواتر هۆکاری مردنەکەی بۆ لە کارکەوتنی گورچی لەگەڕاوەتەوە یاخود بۆتە هۆی جەڵتەی دڵ بۆی جەڵتەی دڵ دواتر مردووە. ئەوانە ژمارەیەکی ترن. خواردنی ناتەندروست و وەرزش نەکردن و کێشانی جگەرە و نێرگەلە و خواردنەوەی مادە کوحولیەکان بە هۆکاری سەرەکی توشبوون بە نەخۆشی شەکرە دادەندرێت. ئاماری شاری هەولێر گەیشتە 37,555 نەخۆش کە تۆمار کراون لە سنتەری شەهید لەیلا قاسم بۆ نەخۆشی شەکرە. لەوانە 5,352 نەخۆشیان نازحینی دەرەوەی هەرێمی کوردستانن. نەخۆشی شەکرە هەیتمان بۆ ماوەیە کە ئەوە ناتواندرێ خۆی لێ پارێزرێ، بەڵام جۆری دووەمی شەکرە کە بەهۆی چەند هۆکارێکی دەرەچی تووشی خەڵک دەبێ بەهۆی نەکردنی وەرزش و کەمبوونەوەی جوولەی مرۆڤەکە یاخود قەڵەوی نەخۆش خەڵکەکە. خەڵک دەتوانانی هۆشدار کرێت کە چەند پرۆشورێکمان دابش کردوە لە شاری هەولێر بۆ خۆپاراستن وەکو وەرزشکردن وەکو خواردنی تەندروست. دابین نەکردنی دەرمانی پێویست لەلایەن حکوومەتەوە بۆ توشبوانی نەخۆشی شەکرە کێشەی بۆ نەخۆشانی شەکرە دروست کردووە، بەڵام حکوومەت لە هەوڵدایە لە ساڵی ئایندەدا ئەو کێشەیە چارەسەر بکات. پلانی ئێستامان کە بۆ ئەوەیە ئێمە دەرمانەکان دیاری بکەین، ئەو دەرمانانەی کە پێویستن زۆر پێویستن بۆ نەخۆشە درێژخایەنەکان لستێک ئێستا ئامادە کراوە. وەروە داوای ئەومان کردو ئێمە بۆ ساڵی داهاتوو بۆ 2019 ئەو بڕەپارەی کە پێویست بوو بۆ هەرێمی کوردستان بۆ کڕینی دەرمان زیاد داوای زیاترمان کردووە. خۆشبەختانە ڕەزامەندێکی ئەوەلی لەسەر وەرگیراوە. نەخۆشی شەکرە یەکێکە لە نەخۆشیە درێژخایەنە مەترسی دارەکان. ساڵانە ئاماری توشبوان بەو نەخۆشیە لە بەرزبوونەوەدایە. بەپێی دوایین زانیاریە تەندروستیەکان نەخۆشیەکە لە سەرتاسەری جیهان 200 ملیۆن کەسی تێپەڕاندووە. هاوکات ساڵانە 14 بە ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرە دیاری کراوە کە لەو ڕۆژەدا چەندین چالاکی ئەنجام دەدرێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە نەخۆشیەکە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.